لەوەتەی هێزەکانی رووسیا وڵاتەکەیان داگیر کردووە، سەرۆک ڤۆلۆدیمیر زێلەنسکی بووەتە سەرکردەیەک زۆر کەس لە جیهاندا شانازی پێوە دەکەن. نمونەیەکی سەرکردایەتی پیشانەدات کە تیایدا سەرۆک ئامادەیە تا 2 سات بەرگری لە وڵاتەکەی بکات، سەرڕایەوەی دەزانێت چانسی سەرکەوتنی زۆر کەمە. لە کاتێکدا هەزاران سەربازی رووسیا بەرەو کیڤی پایتەخت بەڕێوەن، بەرپرسانی ئۆکرانیا دەڵێن چەند پلانێکی تیرۆرکردنی سەرۆکەکەیان هەڵوەشاندوێتەوە. زێلەنسکی بەردەوام ڤیدیۆی خۆی بڵاوەکاتەوە، دەڵێت من لە پایتەختم. بەم کارەی وەڵامی پرۆپاگەندەی رووسیا دەداتەوە و ورە دەداتە سەربازەکانی کە لە ڕیزەکانی پێشەوە بەرگری لە وڵاتەکەیان بکەن. پێش قەیرانی ئۆکرانیا کەم کەس لە دەرەوەی ئۆکرانیا ئەم سەرۆکە تەمەن 44 ساڵەیان دەناسی. ساڵی 2019 173 دەنگەکانی بەدەستێنا و شکستی بە سەرۆک پێترۆ پۆرۆشێنکۆ هێنا. هەڵبژاردننی زێلەنسکی بارودۆخێکە کە تیایدا ژیان لاسایی هونەر دەکاتەوە. پێش هەڵبژاردن زێلەنسکی ئەکتەرێکی کۆمیدی بوو کە ڕۆڵی مامۆستایەکی مێژووی دەبینی لە زنجیرە درامایەک بە ناوی خەزمەتکاری خەڵک. لە نێو دراماکەدا وەکو سەرۆک هەڵدەبژێردرێت دوایەوەی ڤیدیۆیەکی بڵاوە بێتەوە کە بە توندی ڕەخنە لە گەندەڵی وڵاتەکەی دەگرێت. ساڵی 2018 پارتێکی سیاسی بە ناوی دراما تەلەڤیزیۆنیەکەوە لە ئۆکرانیا دروست کرا. زێلەنسکی کرایە کاندیدی ئەو پارتە تا ببێتە سەرۆکی وڵاتەکە، وەکو چۆن لە ناو دراماکەدا هەمان کارکرا. زێلەنسکی لە کریڤ ڕیه لەدایک بووە، شارێک کە دەکەوێتە ئەو هەرێمەی باشوور و ناوەڕاستی ئۆکرانیاوە کە زۆربەی خەڵکەکەی بە ڕووسی قسە دەکەن، کاتی خۆی بەشێک بوو لە یەکێتی سۆڤیەت. ساڵی 2023 زێلەنسکی هاوسەرگیری لەگەڵ ئۆلێنا کیاشکۆ کرد، کچێکی 17 ساڵان و کوڕێکی 8 ساڵانیان پێکەوە هەیە. هەرسێکیان بڕاوایە لەگەڵ زێلەنسکیدا لە کیڤ بژین. زێلەنسکی هەڵگری بڕوانامەی یاسایە لە زانکۆی کریڤڕیهی نیشتیمانی، بەڵام لە جیاتی یاسا کۆمیدیای هەڵبژارد و کۆمپانیایەکی بەرهەمهێنانی فیلمی بەناوی کڤارتاڵ 95 دامەزراند. یەکێک لە دەستکەوتە نائاساییەکانی زێلەنسکی سەرکەوتنی ساڵی 2006 لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئۆکرانیادا کە تیایدا ئەستێرەکان توانەکانی سەماکردنی خۆیان نیشان دەدەن. ساڵی 2009 تا ساڵی 2018 لە چەند فیلمێکدا بەشداری کرد کە زۆربیان لە ژانری ڕۆمانسی و کۆمیدین. کاتێک هاتە سەر حکوم وڵاتەکەی 5 ساڵ بوو لە شەڕدا بوو لەگەڵ میلیشیا جوداخوازەکانی لۆهانسک و دۆنێسک، دوو ناوچە کە بەشێکن لە هەرێمی دۆنباسی ئۆکرانیا. ساڵی 2014 رووسیا نیمچە دوورگەی کرایمیای لکان بە وڵاتەکەیەوە، دوای ئەنجامدانی ڕیفراندۆمێکی مشتومڕ هەڵگر لەوێ. سەرڕای ناوبانگە جیهانیەکەی لەم ساڵانەی دواییدا زێلەنسکی پاڵپشتی ناوخۆیی زۆر کەم بووتەوە. لە وڵاتێکدا کە گەندەڵی هێشتا گرفتێکی گەورە بوو، وەکو کەسێک دەبینرا هەوڵێکی زۆری نەدا بۆ پاکردنەوەی وڵاتەکە لە گەندەڵی. مانگی یەک ڕاپرسیەکان نیشانیاندا تەنیا 130 خەڵکی وڵاتەکەی لەگەڵیدا بوون. لەم هەفتانەی دواییدا کاتێک ئەمریکا زانیاری هەواڵگری وڵاتەکەی بڵاو کردەوە لەبارەی نیەتی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بۆ داگیرکردنی ئۆکرانیا، زێلەنسکی ئامادە نەبوو باوەڕ بە دروستیە و زانیاریانە بکات. بە گومانەوە لە دروستی زانیاریەکانی ئەمریکای دەڕوانی، هەندێک دەڵێن ئەگەر هەڕەشەکانی ئۆکرانیای بەجددی وەربگرتایەوە خەڵکەکەی دەیانتوانی باشتر خۆیان بۆ شەڕ ئامادە بکەن. بەڵام وەستانەوەی زێلەنسکی دژی رووسیا و داواکانی بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی تا دژی داگیرکەرە رووسیەکان بجەنگن، زێلەنسکی کردووە بە پاڵەوانێک لە جیهاندا.